سڵاوتان لێبێت. من هێرۆ زەنگەنە بۆ بەرنامێکی تایبەت لەسەر هەڵبژاردنەکانی تورکیا لەگەڵتاندام. تەنها چەند ڕۆژێک ماوە بۆ هەڵبژاردنەکانی تورکیا ئەو هەڵبژاردنەی کە بە یەکێک لە هەڵبژاردنە هەرە گرنگەکان دادەندێت و تیایدا بڕیار دەدرێت ئایا تورکیا دەسەڵاتی 20 ساڵەی ئاکپ بە سەرۆکایەتی ڕەجەب تەیب ئەردۆغان دەهێڵێتەوە یان دەیگۆڕێت لە کاتێکدا لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا دەسەڵاتەکەی ڕوبەڕووی دەیان ڕەخنەی ناوخۆی و جیهانی بۆتەوە لەسەر مافەکانی مرۆڤ بە تایبەتی ئازادی ڕاگەیاندن. دوو هاوپەیمانی سەرەکی هەیە بۆ ئەم هەڵبژاردنە ئەوانش هاوپەیمانی کۆماری لە پارتی داد و گەشەپێدان و پارتی داد و گەشەپێدان ئاکپ، پارتی بزوتنەوەی نەتەوە پەرێز مەهەپە و چەند پارتێکی تر پێک دێت کە پارتێکی کوردیش کە ڕیشەی ئیسلامی هەیە هوداپار بەشدارە لەم هاوپەیمانێتیەدا. کاندیدی ئەم هاوپەیمانێتیە بۆ سەرۆکایەتی ڕەجەب تەیب ئەردۆغانە. لەلایەکی ترەوە هاوپەیمانی نیشتیمانی لە 6 حزب پێک دێت پێش هەڵبژاردن بە هاوپەیمانی شەشقۆڵی ناسرابوون. پارتی گەلی کۆماری جەهەپە و چەند پارتێکی تری تێدا بەشدارن. کاندیدی ئەم هاوپەیمانیەش کەمال کلیجدار ئۆغڵۆیە بۆ سەرۆکایەتی. هەدەپەش بەهۆی مەترسی قەدەغەکردنی لەژێر ناوی پارتی چەپی سەوز بەشدارە لە هەڵبژاردنەکاندا، بەڵام بۆ سەرۆکایەتی کاندیدی نییە و پشتگیری کەمال کلیجدار ئۆغڵۆ دەکات. لە کاتێکدا ئەمڕۆ محەڕەم ئینجا لە پێشبڕکێکە کشایەوە تەنها 3 کاندیدی سەرۆکایەتی ماونەتەوە بێجگە لە ئەردۆغان و کلیجدار ئۆغڵۆ سینان ئۆغانە. لەم هەڵبژاردنەدا دەنگی کورد زۆر بە گرنگ دادەنرێت و هەردوو هاوپەیمانی سەرەکی پشتیان بە دەنگی کورد بەستووە بۆ یەکلاکردنەوەی ئەنجامەکان. چەندین بابەتی سەرەکیش بوون بە مشتومڕی هەڵمەتەکانی هەڵبژاردن لەوانەدا چارەسەرکردنی پرسی کورد، بابەتی چەکدانانی پەکەکە و هەروەها ئازادکردنی ئەندام پەرلەمانەکانی هەدەپە. لەم بەرنمەیەدا لەگەڵ هاوکارانم سیروان قەچۆ نووسەری هەواڵ لە بەشی کوردی دەنگی ئەمریکا، ئوزڵەم یاساک نووسەری هەواڵ لە بەشی کوردی دەنگی ئەمریکا و بەڵێن ساڵح پێشکەشکاری بەرنامەی چاوی واشنگتن تاوتوی ئەم بابەتە دەکەین. سەرەتا ئوزڵەم دەمەوێت بێمە لای تۆ کە لە نزیکەوە چاودێری هەڵبژاردنەکانی تورکیا دەکەیت. دەمێ بزانم هەڵمەتەکانی هەڵبژاردن هەتا ئێستا چۆن بەڕێوە دەچێت. بەڕاستی هێرۆوەکیک و ئەم دەزانم هەتا ئیرۆ چار بەربژارما لێ گۆرانی سعدپەرێ سێ بەربژارەیە سەر کۆماریە هەیە و دەماکو ئەم لە کەمپەنیایەوە دەنێرن ڕێجەب تایپ ئەردۆغان دمەها نیسانێدە بدروشمێن ji بۆ تورکیە ئانەها و سێ ساڵە تورکیە دەست بە کەمپەنیا خۆ کرد. ئەردۆغان کەمپەنیا خۆ لەسەر چار خاڵین بنگەهین دەمەشینە. تجربەیە دەسەڵاتداریە نەتەوەیی بوون، ئەولێهیە نەتەوەیی و ڕێبەریە تورکیەیە لە ڕۆژهەڵاتە ناوین و دقادا ناونەتەوەییدە. ئەم دەبینن کو کۆتارێن ئەردۆغان دەستپێکێدە برێژەیی هەنێکی نەرمتر بوو. وی پرتر کریارین خۆ یەن دەسەڵاتداریە خۆیە 21 ساڵاندە دەرخست پێش وەک چێکردنا رێ نەخۆشخانە و تشتێندن. هەوریکی خوی سەرەکیە کەمال کلیجدارۆغڵو بە تەجروبەیون نێزانبوون و خەلسبوونێ تاوانبار کرد. ji Nîsanê û virve Erdogan hem lêza kampanyaya xwe û hem jî asta tundiya gotarên xwe bilind kiriye. Piştî ku sêyemîn Partiya Meziniya Opozisyona Tirkiye HDP ragand ku ew bo serokkomariyê namzet nîşan nade û ew ê piştgiriya Kemal Kılıçdaroğlu bike. Di wî xalê de Erdogan suçdarkirinên xwe dijîn Kılıçdaroğlu pir tûntir kir. Ew Kılıçdaroğlu bi hevkariya terorê re suçdar dike. Erdogan iddia dike ku Kılıçdaroğlu bi Qendîlê re danostandin kiriye soz daye wan. û ger bibe serok wê Abdullah Öcalan rêberê girtiyê PKK û Selahattin Demirtaş azad bike. Türkiye perçe bibe. Pişkiriya HDP jî Erdogan wek delîla vê yekê nîşan dide. Erdogan di kampanyaya xwe de armanc dike ku rêjeya pişkirên xwe biparêze hêro ji ber ku ew hesab dike dengên wan ji bo jinû bibe serokkomar qîm dike. Dema ku em werin berbijarê dudiya Kemal Kılıçdaroğlu kampanya xwe li ser duruşma maf hukuk û dadweriyê ava kiriye. Wî hema qet bersiv nade tawanbariyên Erdogan. Dişûna wî de dibêje ger were hilbijartin ew ê demokrasiyê, hukukê û edaletê bîne welat. Dibêje ku wê biryarên dadgehên Awropa navên bicih bîne û navên wek Demirtaş û Osman Kavala
آزاد بکه لسر آبوری و راوستندنا خزانیه جی سوزین گرینگ و برفره ده Kılıçdaroğlu pırtır li ser dengderên ciwan û jin disekine. Em nikarin bêjin ku her du namzên din Muharremînce ku îro vekşiya û Sinan Oğan bi duruşmên yan sozên ber bi çav kempenyên xwe hilbijartinê dimeşînin. Muharremînce hete îro pırtır li ser seküleritiyê derdixist pêş û Sinan Oğan jî li ser netewperestiya Tirkan disekine. ام دکارن بکرتاسی او سابیجن. بله سپاس ئوزڵم بەڵام دەمەوێت پێش ئەوەی با بڵین مشتومڕەکەمان لەسەر بابەتەکە دەست پێ بکەین دەمەوێت بزانم دەرچوونی محەممەد اینجا با بڵین لە بەرژەوەندی کام لە کاندیدەکانە بێ چ گۆڕانکاریەک ئەهێنێتە نێو هەڵمەتەکانی هەڵبژاردنەوە. ڕاستە هێرۆ محەرەمینجێ تەوی و vekşandına xwe ragihand lê diyar nekir ku ev ê piştgiriya Kılıçdaroğlu bike yan jê Erdogan. Rapirsînin heta îro xweya dikir ku ne Erdogan ne jî Kılıçdaroğlu ji pêncî dengan bi destxistiye ku ji bo serokomariyê hewce dike lê li gor rapirsînan û lêkolînan. Kesên ku dengderên xwe heta niha denge didan Muharremînce pirtir ji bingeha CHP Kılıçdaroğlu û HDP de hatin ji ber vê yekê jî şîroveyên yekemîn pêş dibêjin ku ew ê di berjewendiya Kılıçdaroğlu da be. Rastî jî ev tiştekî balkêş ji ber bu helbet sedemên wê yekê hene ji ber bu hûn dizanin yanî hinek vîdyoyên seksî derketin ku sedema serekî bû ku Muharrem înce kampêna xwe îro rawestand. Helbet wê bi sedema serekiye herkes vê yekê dizane. Tişta balkêş ew e ku wek Ozlem jî got ev dengana wê herin kwî deke heta îro heta berî çend saetan jî nîqaş ser wê yekê bû ka gelo piştî çardê mehê piştî çardê gulanê wê ev helbijartin li wê deke bidawî bin encamê wên roja dişemê wê zela bibin yan jî wê 28 mehê here gereke din ji ber ku Ozlem got pêncî sadî divêt bi dest bixe heta ku serokkomariyê misoger bike. Balê bêguman ka gelo piştî derketina înce ev mekanîzm were guhartin yan na. Balê bêguman girînkê ku rapirsînên heta di sê rojê pêş de were kirin heta îro sibet çünkü sê roj maye ew ê hin pirtir zelal bibe hêro. Balê û eger biştêta ba bilên xulî duwemokê 28 manga 28 pênc gerî duwemî hەڵbژاردنەkان eger biçête ew ê dekire emer ji yekem care bêt li mêjûyî Tirkiyeyê hەڵbژaردنەکە biڕwata gerî duwemەوە. هێرۆ ئەوەی کە زۆر جێی سەرنجە لەلای من بەکارهێنانی ئەو گوتارە ئاینی و ئەو گوتارە نەتەوەپەرستیانەیە لەلایەن هەردوو کاندیدەوە کە بەکاردێنرێن بۆ ڕاکێشانی دەنگی زیاتری خەڵک. ئەلبەتە ئەمە سیاسەتێکی ئاشکرای ڕەجەب تەیب ئەردۆغان و لە ماوەی زیاتر لە 20 ساڵی ڕابردوودا بەتایبەتی بۆ بەکارهێنانی گوتاری ئاینی لە هەڵبژاردنەکانە بەڵام لە دوای هەوڵە سەرنەگرتوەکەی کودەتاکەی کە کرا لە 2016دا لەو دووە پێویستی بۆ بوو کە گوتارێکی نەتەوەییش بەکار بێنێ. ئێستا کەمال کلیچداروغلو زیاتر جەخت لە گوتارە نەتەوەییەکە دەکاتەوە بەبێ ئەوەی کێشەیەک بۆ گوتارە ئاینیەکە دروست بکە. ئەمە خاڵێکە زۆر جێی سەرنجە لەم هەڵبژاردنی ڕاستیژی خاڵێک هەگەر باڵە خۆبدە هەردوو هەفپەیمانیان سەرەکی هەگەر یا کۆماری یا ئەردۆغان بیانژی یا گەل یا سەرکێشیە جەهەپە هەموو ئەلمنتێت هەنە بڵێن ینی ئیسلامی و نەتەوپەرست لە ناو جەهەپە و کۆالسیۆنا وێ هەنە وەکو پارتیا باش وەکو نمونە مەرەل ئەکشنەر ینی کەسێکی حەپاڕادەیەکی وەکو مەهەپە تێدیتن و لەعالی دنجی ئەردۆغان وەکو پارتێکە ئیسلامیە مەهەپە وەکو پارتێکە نەتەوپەرستە و پارتیان دن پارتێکە ئیسلامی کوردیژی هودافای تێژێ لە جیاوازی هەرە سەرکیەکانەوەیە کلیچداروغلو ناڕوا بەرەو ئەوەی کە تورکیا بەرێ بەرەو دەوڵەتێکی ئیسلامی و جیابێتەوە لە سکولاریزم کە پێشتر ئەم دەوڵەتە بەوە ناسراوە بەڵام هەرچی ڕەجەب تەیب ئەردۆغانە لە هەموو هەنگاوێکیە کە دەینێ ئەوەیە کە تورکیا بەرێ بەرەو ئیسلامگەراییەکی زۆر چڕ و ببێ بە یەکێ لە جەمسەرە ئیسلامیەکان هەر هیچ نەبێ لەسەر ئاستی ناوچەکە.
بەڵێ بێگومان و کول سەرتاشەوە ئاماژەم پێکرد یەکێک لە خاڵە گرنگەکانی ئەم هەڵبژاردە یاخود یەکێک لە لەو شتانی کە لەم هەڵبژاردنە زۆر بە گرنگ دادەندێ ئەویش دەنگی کوردەکانە دەنگی کورد لەم هەڵبژاردنەدا زۆر بە گرنگ دادەندێت و هەروەها شارەزایان دەڵێن دەنگی کووردە کە دەتوانێت چۆن دەڵی هەڵبژاردنەکەی یەکلا بکاتەوە بە تایبەتی لە نێوان کلیجدار ئوغڵو و سەرۆکی ئێستا ڕەجەب تەیب ئەردۆغاندا جا سیروان دەمەوێت باسێکی ئەمەمان بۆ بکەی بۆچی هێرۆ ژبلی گرنگیا دەنگدارên Kurd هەروەها ینی divan hilbijartinên çardê Gulanê de herkes dibêje ku wê bibin lîstikvanekî serekî di biryardayîna yan encamdayîna van hilbijartinan pirsgirêka Kurd bixwe bûye rojava serekî ya hilbijartinan û yek ji xalên pêşiyên platformên hevpeymaniyên serekî encamên çardê Gulanê şirovekar dibêjin heta radeyeke berçav dê bi dengên Kurdan û nêzîkbûna partiyan ji pirsgirêka Kurdan were destnîşan kirin. I'll leave it with one sort of prediction. Ez ê bi pêşbîniyeke bidawî bikim. Eger berêz kilîjdar oğlu bi ser bikeve ez bawer dikim destên wî girêdayî neke kadê kar bê çend vekirdinan dayîne pêş dengder û tevgera Kurdan. Ji ber ku Erdoganî gelek karkiriye da ku tevgera Kurdan xirab nîşan bide û bi berdewamî wê di çarçova nedurist ya tîrûrê de bide zanîn. Li vê dema ku helwest û siyaseta Serokkomarê Tirkiye Recep Tayyip Erdogan û hevalbendên wî hember Kurdan baş hatiye têgihiştin, pirs ew e ka rikaberê wî yê serekî wekû ku wî şirovekarê Han Sinan Cidî jî got ji aliyê opozisyonê ve Kemal Kılıçdaroğlu heta kîjan radeyê karîn heye ku raftareke erênî li gel pirsgirêka Kurd bike. So back to my story about March. Ez berîdemekê li Hewlêrê bûm li wir xemekeye ka gelo ev hilbijartinên Tirkiye dê berew kuve biçin. Ji ber ku xûzayîya vê peywendiyê ne li ser astê dewletek hember dewletekî ye. Lê peywendiyeka gelek kesayetî ye. Lewra eger hêmana kesayetiyê li aliyê Tirkan biçe, ew ê gelek nerhetiyan li aliyê Herêma Kurdistanê peyda bike. Dibe ku ev pirsgirêk hêsantir ba eger pirsgirêka Kurd tenê li nav sînorê Tirkiye ba. Lê siyaseta Tirkiye hember Kurdên Iraq û Sûriye jî ev vê yekê aloz dike. Li Sûriye helwesta Tirkiye ya dijatiya rêveberiya Xweser û Kurdên wê êdî zelal e. Lê gelo rewş piştî hilbijartinan li Herêma Kurdistanê wê çawa pirsa serekî ew e ku şirovekar yan pisporê siyasî Bilal Wahab jî daxaftina xwe diko ku li Herêma Kurdistanê xembariyeke peyda bûye bi taybet piştî ev çend salin dirêjin ku peywendiyeke nêzik li navbera Erdogan û desalatdariya wî li gel hikûmeta Herêma Kurdistanê û desalatdariya li wê dekê hatiye avakirin. Ev yek gelekî giringî hêro zanî çima ji ber ku tirs heye ku eger desalat hat guhertin li Tirkiye yani em bêjin ku numune CHP hasa desalatê heta niha kes nizan ka helwesta CHP hember Herêma Kurdistanê wê çi be bi şêweyekî şêweyan kêm zêde helwesta wan hember Sûriye bi giştî êdî hatiye naskirin lê pirs ew e ka ev peywendiya ku bêtirî 20 sala Erdogan bi taybet bi partiya desalatdar li Herêma Kurdistanê Partiya Demokrata Kurdistanê ava kiriye جارنووسا وەیەکێ چییە؟ بەڵێ سیروان دەمەوێت باسی ئەوە بکەم لەسەر مەسلەی پرسی کورد بێگومان ئەمە بابەتێکی ترە لەم هەڵبژاردنەدا کە هەردەم باسەکرێتەوە لە هەڵمەتەکانی هەمویاندا باسییان کردووە بەڵام هەندێک لە کوردەکانیش کە تەنانەت هەتا ئێستاش پشتیوانی لە ئەردوغانەکەن تەنها مەسەلە ئەوە بوو کە سەرەتا کاتێکە ئەردوغان هاتە سەر دەسەڵات ئەو کاتە ئەویش کە گرنگیەکی زۆری بە پرسی کورددا یعنی هەندێک گۆڕانکاری کرد کە بۆ ئەو کاتە یەکەم جار بوو کە بڵین بەو شێوەیە بووە. ڕاستە یعنی ئەوات شتێکی باکێششی گەلێک شرۆڤەکارێکی ترکی ناودار هەیە بە ئەسڵ ترکە ناوی هێنری بارکی هەرگاو دەبێژە و ئەزگوتنای هەرگاو بکارتینم دەبێژە ئەردۆگان باشترین تشت بوو کۆشکوردار چێ بوو هەمان دەمێدە خراپترین تشت بوو بسەرێ کووردا هات ژبەر وەکو تەژی گۆ دەما ئەردۆگان گەلێک ئەو vekirina Kurdî sala 2013 agrbesta bê Partiya Karkerên Kurdistanê PKK hat kirin ew zordarî û zexta ser zimanê Kurdî hat siz kirin heta radeyekê Kurdan karî bû ku hinek tişta bikin ev tiştekî balkêş û rastî lê heman demê de demeke Kurd û gelekî dirêj nekin 2015 کۆتایی پێ بەڵام لێرەیە خاڵە هەرە گرنگ و سەرەکیەکە ئەوەیە ئایا کەمال کڵژدارۆغلو چەندێک دەتوانێت ئەو پەیمانانەی کە داوێتی بەتایبەتی لەو کۆبوونەوەوانەی کە لەگەڵ هەدەپەدا دەیکرد وە کۆمەڵە
بانگەشەی ئەجگار گەورەی کرد چەندێک دەتوانێت بەجێیان بگەێنێ لێرەدا هەر ئەوە نییە بڵێ سەرۆکێکی نوێ بۆ تورکیا هەڵدەبژێرێ یا سیستمی سیاسی لە وڵاتەکەدا سیستمی فەرمانڕەوایەتی لە وڵاتەکەدا لە سەرۆکایەتیەوە دەگوێزێتەوە بۆ پەرلەمانی جارێکی تر لێرەدا پێویستە ئەژماری ئەوە بکرێت بیر لەوە بکرێتەوە دەوڵەتی قوڵ لە تورکیایە کە خاوەنی کاریگەریەکی ئێژگار زۆرە لەسەر تەواوی ڕەهەندە سیاسی کۆمەڵایەتی ئابوووریەکانی وڵاتەکە کەمال کلیژارۆغلو چەندێک دەتوانێت بەرەنگاری ئەو دەوڵەتە قوڵە بێتەوە ئێمە دەزانین کەمال کلیژارۆغلو هاتووە دەڵێ ئۆجەلان ئازاد دەکەم دەڵێ سەلاحەدین دەمیرتاژ ئازاد دەکەم بەڵام لە هەمان کاتی شایەک خاڵکە بەڕاستی جێی سەرنجە لە لام ئەوەیە هەر لەم ماوەی ڕابردوودا لە هاوکاتی هەڵمەتەکانی هەڵبژاردن بە سەدان کەس لە سیاسەتوانان لە چالاکوانان لە ڕۆژبیران لەمانەی کورد هەموو دەستگیر کران بەبێ هیچ هۆکارێکیش بەڵام نە جەهەپە و نە کلیژدارۆغلو خۆی تەنانەت سەرزەنشتێکی ئەو کارەی نەکرد ڕاستە ئەس دەبێژم خەڵک گرنگ دێژی هێرۆ تێوی va pirsgirên kana em dibînin hemû gotarên berbijaran û partiyên siyasî li ser pirsgirêka Kurd ya çareserkirin yan jî dijatiya wî dimîne hevû di tawanbar dikin lê heman demê de dengên Kurdan dixwazin û dibêjin ku em bi Kurdan re dixwazin dengê we xwe bidin me ez bawerim ku di vê xalê de pirs û bersiva giring ev e ku em dibînin ku di encamdayîna wekî Sîrwan jî got dengderên Kurd ew ê encamê vê hilbijartinê diyar bikin. Ji ber wî jî em dibînin ku hem di gotarên wan de hem di kiryarên wan de di alîtî em dibînin. Di aliyekî de wekî kekbilin jî got wan bin çav dikin tenê di meha dawî de 348 endamên partiyê HDP û چپیا کسک هاتن بن چاف کردن تیوی بربیجارن ئەگەر یانوەتیم سیروا ئەڵبەتە ئەمە بابەتێکی زۆر گرنگە کورد دەنگی یەکلاکەرەوەی هەیە لە هەڵبژاردنەکانی تورکیا بەڵام لێرەدا کێشەکە بەوە چارەسەر نابێ ئایا کورد دەنگی یەکلاکەرەوەی یان نا ئێمە کێشەیەکی گەورەی تر هەیە کە ڕوبەڕوویە بینەوە ئەویش کێشەی ناو کۆمەڵگەی تورکیایە کۆمەڵگەی تورکیا دابەشبوونێکی ئێجگار گەورەی تایە بە تایبەتی کاتێک کە دێتە سەر پرسی کورد و چارەسەرکردنی پرسی کورد یەک پرسیار زۆر گرنگە لە کەمال کلیژارۆغلو بکرێ ئەگەر هاتوو بوو بە سەرۆکی تورکیا و دەسەڵات و فەرمانڕەوای یەکەم بوو ئایا دەتوانێت دۆسەی تێرۆریزم لە دۆسەی کورد خەڵک گرنگی ڕاستی خەڵک دنج بۆ ئاخافتنا بەڵێن بەردەوامیە بدێمێ بتایبەت ئەو خاڵاتە دەستپێکی بە بەحساوی کرد و حتاکی ژان ڕێدەی ئۆپۆزیسیۆن و کلیژدارۆغلو و جەهەپە دەکارن پێشەنگیار ڕەفتارە ئەرێنی لەگەڵ پرسگرێکا کورد بکن ئەوەکو وەکو بیسکادمە بەحس کرد ئەف کۆالسیۆنێن و هاتنە ئاواکردن نە لەسەر ئەساسێکی ئیدیۆلۆژیە تێبێ کۆالسیۆن ئاکەپێ ژیا جەهەپە یان ژیا هەدەپە و پارتیا چەپ جودا دکە تێکەلن ینی بشێوەیەکی هاتیە چێکردن کۆ ئێدی هەگەر کلیژدارۆغلو ئیرادەیە وی یا سیاسی هەبە امکانی وی دناو هەفپایمانیان کو هاتیە ئەف هەفپایمانیا کو هاتی ئاواکردن تونەیە حتا کو ئەف هەر 5-6 ئالیانینە هەف هم کەسێن نەتەوپەرست دناوان هەنە وەکو پارتیا باش هەمشی کەسێن ئیسلامی هەنە کۆ بڕاستی ئەوێن کۆ دەسەڵاتەکە چۆنەڵی سنووردار کراوە وێ ڕۆژێ ئەز لە جوینەکێ بووم عین ئاخافتن هات بکردن کۆ حتا کلیژدارۆغلو چەند سۆز و بەڵێنان بدە هەدەپە و بدە کوردان و بدە ئالیین کوردینگشا کۆ ئەز ئامادەمە دانوستاندنێ بکەیمانی ذەکردنەکە کوردی نو بکەم ئایا حتا کیژان ڕادەیە ئامادەیە کۆ لەگەڵ هاوپایمانین خۆنی دنوەیەکێنی قاش ئەوە زۆر ڕاستە چووکە یەکێ لە خاڵە نەرێنیەکانەوەی بەتابەتی ئەگەر بە ئەزمونونەکانی تورکیا بگەڕێنەوە لە ڕواگەی فەرمانڕەوایەتیکردنەوە دەبینی ئەو حکوومەتانەی کە لەسەر بنچینەی هاوپەیمانەتی ژمارەیە لایەن پێکهاتوون هەمیشە حکوومەتی لەرزۆک بوون هەمیشە لە بەردەم هەڕەشۆ مەترسی کشانەوە و نەکشانەوەیە ئەس دەخوازم کێک بڵن هێرۆ تشتێک بێژم لەڤردا ez dibêjim di bingehte ev gelek giring e ji ber ku di gelek xalan da komariya Türkiye li ser kîja bingehan ava bûye netevperestî xalek giring ya komara Türkiye'ye lê gelek şîroveker dibêjin Kılıçdaroğlu jî bixwe soz dabû ev wek
پیواژویا دیجی دسلاتداریا اردوغان بناودکن اف پیوانیا ناجی دسروی آوابویه و دبیجن کو اوی دمکی دسلاتداری که دمکی ببه و دمک پیشتی نز و قەڵەت ساڵاندەکەن ئەوێ هەڵبژارتنێک نو چێبێ بەڵێ یەکێک هەرچەنە کاتەکەمان زۆر کەماوە بۆ ئەم بەشێکە دەچینە بەشێکی تری ئەمە بشتومڕەمان بەڵام پێش ئەوە دەمەوێت ئاماژە بۆ بکەم یەکێک لە خاڵە گرنگەکانی تریش بۆ ئەمە هەڵبژاردنە لێ قەوماوانی بوومەلەرزەکەیە کە ئەمەش بیرمان نەچێ زۆربەی با بڵین دانیشتوانی ئەو ناوچانە کوردن ئەمەش گرنگێکی زۆری هەیە ینی لەسەر حتى كي جرى مثلا او هرمانا هين هرمك كو قيران لي هي يعني حكومتها تركيا نه فيداوي روشه اورت الويدا كي راكر يعني جبروا حتى كي راسته كي دكاره هذا سر صندوق دنگداني چن ناوند دنگداني هنا حتى كي جرى حكومه الريش خلكير خوش كرياكو باواكي اساي بجداري بك ما خالك جرينج وقت اجي جوج برغو قالك دنگدارين كرد الوجي هنا لو باب لو شنانا هان بالله دچينا برغي كيتري ام برنامج من اويش برغي بابلين كوملگاي نيونتويه كام هالبجارناني تركيا بهالبجارني كي زور جرينج لقلم ددات دچينا لاي بلين كوملگاي نيونتوي لمباري وچيلن خراوەکانی جیهانی چیاڵێن بەگشتێتوانم ئێرۆپێ بڵم کە کۆمەلگای نێونەتەوەیی بە تایبەتیژی چێتی ئەوروپا بە نیگەرانی و بە گومانێکی زۆرەوە دەڕوانێتە ئەم هەڵبژاردنە هەڵبەتە دواتر دێنەوە سەر ئەو پرسە ئەوەی کە سیلوان و جەنابیشت باستان کرد لەسەر پرسی پەرابەرەکان. تورکیا داوای ئەندامەتی دەکات لە یەکێتی ئەوروپادا هەروەها زۆر دەمێکە ئەم هەوڵەی خۆی دەدا. بە دڵنیاییەوە مەرجەکان هەتا ئێستا جێبەجێ نەبوون بۆ ئەوەی تورکیا ببێتە ئەندام لە یەکێتی ئەوروپادا. هەر بۆیە تا ئێستاش دەبینین لە زۆربەی هەرە زۆری ڕاپۆرتەکاندا جا ڕاپۆرتی یەکێتی ئەوروپا بێ یاخۆ ڕاپۆرتەکانی ئەمریکایی بن یان تەنانەت ڕێکخراوەکانی چاودێری مافەکان من دەبینین تورکیا تۆمارێکی خراپی هەیە و ئەم دۆسیانە و ژمارەیە بابەتی تریش لەوانە بابەتی قوبرۆس ناکۆچی ناتەباییەکانی نێوان تورکیا یۆنان جیاوازی ڕوانینەکان لەسەر بابەتە جیهانی و هەرێمیەکان و دۆسی کۆچبەراریش هەروەهاش نزیکبوونەوەکانی نێوان ئانکەرە و مۆسکۆ ئەمانە وەهایان کردووە پەیوەندیەکانی تورکیا لەگەڵ کۆمەلگەی نێونەتەوەییدا بەردەوام لە هەڵکشان و داکشاندا بێ بە تایبەتیش لەگەڵ ئەوروپاییەکان و لەگەڵ ئەمریکاشدا. لە پەیوەندی بە هەڵبژاردنەکانیشەوە یەکێتی ئەوروپا هەروەکو ئاماژەمان پێکرد چەند جارێک دانیشتنی لەگەڵ کۆمیسیۆنی هەڵبژاردننی تورکیادا کردووە و نایشارێتەوە کە گومان و نیگەرانیشی هەیە لەسەر پرۆسەی هەڵبژاردنەکە. جا بەگشتی هێرۆ ئەوەی کە خاڵی هەرە سەرنجڕاکێشە ئەوەیە جەختکردنەوە لە دۆسیەکانی پەیوەند بە دیموکراتی بە مافەکانی مرۆڤ بە ئازادیەکانی تاکە کەس لە تورکیادا ئەمانە نیگەرانیان. بەڵێ باشە نیگەرانیەکان لە چێوە سەرچاوی گرتووە بەڵێن. بە تایبەتی نیگەرانیەکانی ئەوروپا لە دوای ڕوودانی بوومەلەرزەکەەوە دێ ئەوەی کە باستان کردیانی پێش ئەم بڕگەیە. نیگەرانیەکە لەوەدایە خەڵکێکی ئێجگار زۆر بەهۆی بوومەلەرزەکەەوە گیانیان لە دەستداوە بەڵام نازانرێت ناسنامەکانیان چی بەسەردا هاتووە. خەڵکێکی ئێجگار زۆر لەم شوێن گواستراونەتەوە بۆ ئەو شوێن بەبێ ئەوەی پرۆسەی گواستنەوەی دەنگدانەکانیان بۆ بکرێ و ئایا کێ مافی بەشداری هەیە لە دەنگداندا لەو شوێنانەدا ئەو خەڵکە دەتوانن بگەڕانەوە بۆ ئەو ناوچانەی کە بوومەلەرزەکە لێداون یەکێتی ئەوروپا نیگەرانیەکی ئێژگار زۆریە نەگەر نیگەرانی بە گومانیشەوە سەیری دەکا کە ئەم ڕووداوی بوومەلەرزەیە لە بەرژەوەندی لایەنی فەرمانڕەوا لە تورکیادا بەکاربهێنرێت. بتایبەت بڵێن ئەم بەحسا بملیۆنان کەسان دەکەن وڵاتی ڕوان دەبرێت ئێمانی 10 ملیۆن لێ دەکە هەنە و بڕاستیژی هەگەر بەشداری بە ئاوایەکی ئاسایی دەجێ ڕەوشێک ئاسایی دە بەشداری وان هەڵبژاردنە بن بەلکی و ئەوژی وەکوانکە چاوان بەحسا کوردان بەگشتی دکن و بریاردەرن ڕۆڵاوان بەلکی ئەوژی وێ دەکەن وەکو بڵێن گۆ گەلێک چاودێر دەبێژن ئەویەک دەبەرژەوەندیا پارتیا دەسەڵات دەیە. بەڵێ وە هەر جگە لەمە ڕێکخراوەکانیش با بڵێن ڕێکخراوە جیهانەکانیش نیگەرانی هەر لەمەڕ هەڵبژاردنەکە خودی هەڵبژاردنەکەش دەبڕیوە لە ناویاندا ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ کە لەم ڕۆژانەدا راپۆرتێکی بڵاو کردەوە نیگەرانی لەسەرەوە دەدەبڕێ کە دەتوانرێت لە کاتی هەڵبژاردنەکاندا کۆتوبند بخرێتە بەردەم سەر ئەنتەرنێت و خەڵکی دەستی ڕانەگا بە ئەنتەرنێت وارەوە ئەوە شتێکی زۆر ڕوانکراوە ینی بەتایبەتی لە بەرنامەکانی پێشوودا لەگەڵ زۆرێک لە شارەزایان و پسپۆڕانی تورکیا کە قسە کراوە
هەر هەمویان ئاماژە بەو ئەگەرە دەکەن لەوانەیە نەتوانرێ هەر بە هیچ شێوەیەک پەیوەندی لەگەڵ جیهانی دەرەوە بمێنێ تەواو تۆڕی ئینتەرنێت لە تورکیادا ڕابیگیرێ هەتا هەڵبژاردن تەواو دەبێ ئەمەش بێگومان جێگومانێکی زۆرە بە تایبەتی کە تۆ داوای هەڵبژاردنێکی ڕەوا هەڵبژاردنێکی ئازاد هەڵبژاردنێکی ڕوون و ئاشکرا دەکەی خەڵک ینی بتوانێت ئازادانە بشێتە سەر سندوقەکانی دەنگدان بە ئازادی دەنگی و هەروەها راپۆرتکردن کاتێکە لە شوێنێک کاتۆ گومانێک ئەبینی شتێکێ کە راپۆرتەکەی لە کاتی بوومە لەرزەکەدا کاتێککە دەستگاکانی ڕاگەیاندن دەچوونە شوێنەکانی بوومە لەرزەکە زۆربیان ڕێگەیان لێ دەگیرە لەوەی کە نابێت راپۆرت بدەن ئەمە ینی نابێت ڕاستیەکان بجوێزنەوە ئەوە بۆ بوومە لەرزەکە بۆ ئەو کارە ساتە مرۆیە ئەی بۆ هەڵبژاردنێکی سیاسی کە چارەنووسی ئەردۆغانی بۆی ڕێکخراوەکە داوای ببوورە ڕێکخراوەکە داوای لە تۆڕە کۆمەڵایەتەکانیش کردووە کە بتوانن ینی بەرنمەیەکی ئالتەرنەتیڤ بگرنە بەر بۆ ئەوەی بتوانن خەڵکەکە سوودی لێوەربگرێ لەو ڕۆژەدا هێرۆتنی پرسا یانجی دەبێت و ئینتەرنێت وەرە ڕاگەهاندن پێکنێ جیالێندن سازیên mafên mirovan û bi taybetî yekîtiya Ewropa ev demek ku hem raporta amade dike û ew ê li gor ragihandina wana fermî ya do li serenserê Ewropa nêzî hezar çavderên û pisporên ser sandoqan roja hilbijartina û piştî hilbijartina çavderiyê bikin ew ê biçin Tirkiye li gor ku min agahî bi dest xistibû ji Amerîka ji saziyên sivîl û akademisyen û pispor nêzî 100 kes çûna Türkiye ku çavderiya evlihiya sandoqan û roja hilbijartina باش تبع صافي ناكر وزلم جبرو اف جي بابتك جري وروجي ما بحث ذكركو حتى كيجان راديه تندو تجيا بيش هالبجارتنا يا دما هالبجارتنا ويا بيشتي هالبجارتنا اگر وقت بيجن يعني تدي بلين وروجي ما بحث كتشان رابور دات كتنكو براستي مهابا بارتيا نتو بارستيا تركيا هناك ميليسيان خوا اماده ديكا اگر هالبجارتنا نلغور دلي دسلاطي دابا ديوان خلكان بشيلن كسين دن بطرسينن بري هالبجارتنان ريل برخلكيه بقرن افات تشتكي براستي يكيتيا اوروبا وكوملقاها نافنتوي بقشتي خمبار يعني في كاريوان السرويه هنا جربوا براستي افتشتانا ذكر انجامي اندازه شي يعني نگرانيه كبتابتي لنا تركيا دادلن بدوري نازانن هاو شوي شواني دواي او كودتا سنه گرتو بوكا ككرا يا بتايبشي في كارانا تبيرات سيروان حفتايا بوري وزير نافخه تركيا داخوياني اكتا وروجا هلبجاتني چارده گولني بخه گوتكو ev roja ev bebe hewlek darbeya siyasi ya bi pişkiriya roja va ev jî va xemana û fîkarana zêdetir kir û gelek dêj daxuyanî daxuyanî hatin Recep Tayyip Erdoğan bekarî dêne bo kokirinewê deng yek xalîtir belewî kotayî be bernameke bênîn hêro xanim babetî aborî لێرەدا ئێژگار گرنگە لەم هەڵبژاردنە و هیچێکە لە فاکتەرە سەرەکیەکان ینی ئەردۆغان بە کۆمەڵی شکستی ئابووریدا تێپەڕیوە بە تایبەتی لەم 10 ساڵەی ڕابردوودا بەزەوەی جێی سەرنجە هەتا ئێستا لایەنی ئۆپۆزیسیۆن کە کلیژارۆغڵو و نوێنەرایەتی دەکا هەتا ئێستا پرۆژەیەکی نەخستۆتە ڕوو کە بڵێ هەڵسانەوەیکی ئابووری لە دوای ئەو شکستانەی ئەردۆغان و ئەوژی چیرۆکە و ئەردۆغان و هەواڵێن خۆ بکاردێنن بڕاستی دەبێژن ئێمە پلانێک مە هەبوو کۆمپلۆیەکە جیهانی لە دژی مە هەبوو ئەv ئابووریا وی وڵاتی گەشتوێ ئاستێ بازار تێک چوو بوو هابوون ینی ئینفلاسیۆن دەرکێتە هۆلێ کا ئۆپۆزیسیۆن چیوان هەیە حتان و بڕاستی ژوو لە ئۆپۆزیسیۆن حتان هەست یاسەتەکە ئابووری زەلال جی نەکریە بۆژی ئەردۆغان دەبێت تەجروبەڵاتنێ بکارتینە و هەبوونا خۆت دەسەڵاتی دژی ئەردۆغان نتنه دواره مثلا سیاست خونی آبوری له هروها مثلا کارانینا چافکانیین دولت جبو خدمتا کمپین انها کمپین وال هجبرتان بکار بینه البته اپوزیسیون ویکی دبیجه اردوغان هرتش خستی بن خدمتا خودش بو ویکی البته آبوری حسابو تشتک له تواوی جهان داخل زوربی خلق لسر بنمای آبوری و گزارانی جیانی خوان دنگ دنیانی شتک زور سرنجراکشا للای دنگ در بابتی آبوریا اوزلم دمید بزانم اگر اردوغان لم هل بجارنه دا سر بکوه چند سالی تر و توانه سروک بیت
سروی گلک نقاش هنه لی ام دکارم بیجیم بو 5 سال پیش ام جارک دن اگر وره هل بجارتن روزا 14 گلانه یا جی د 28 گلانه ده د دورا د دیالا 5 سالنده او وک سروکومار ترکیه د قاده سیاست ده ام ببینن اگر ساغلمیاوی افری دایوکش بر بالک کسی بیشتر نخوشی اردوغان دبکو بەڵێ ئازیزان لێرەشدا هاتینا کۆتایی ئەم بەرنامە تایبەتەمان ڕۆژی یەکشەمە هەڵبژاردنەکانی تورکیا ئەنجام دەدێت و پاش ئەوەش بزانین چی ڕوودەدات بەرنامەی زیاترمان بۆ ئێوەی ئازیز هەیە هەر شاد و بەختەوە بن.